لە کوێستانەکان و وارووا تەماتە و خەیار و کودی ئەوانە دەکات. ئەمانە پێویستە ڕێگای سریع و خێرا بگرێنە بەر. ئەگەر ئەو ڕێ هەموو لێک دێەوە زەحمەتە 10 ملیۆن دلار یان 10 ملیۆن دلار واتە 1000 دەفتەری تێ بچێ کە داهاتی حاجمەران لە ساڵی 2020 لە ساڵی 2020 134 ملیۆن دلار بووە کەواتە تەنها بەشێکی کەمی لەم پارەیە دەربین و خزمەتی خەڵکی پێ بکەین و ڕێگاکان پێچاو بکەین ئەوە کێشەمان لێ نابێت. بەڵام ئەوەی گرنگە بریتە لە ئیرادەیەکی بەهێزی یەکەی ئیدارەی ئەم قەزای چۆمانەیەکەوە دەستی خۆیان هەڵ بخەن هە بە خۆیان بۆ برژەوەندی خۆیان و بۆ مێژووی خۆیان کە خزمەت بە وڵاتە و بەو دەیاتە و بەو گوندانە بکە کەوا لەسەر ئەم ڕێگایە. ئەو ڕێگەیەکی گەشتیاری گرنگە کەوا ساڵانە هەزاران کەس دێتە پڕژێ و کە خەڵکێک بەهۆی ڕێگاکەوە ماندوو دەبی و نابێتە هۆکارەکەەوە خەڵکیێکی زیاتریش ڕابچێشین بۆ گەشتیاری کە بێتە داهاتێک بۆ ئەم ناوچەیە و دووەم بریتە لە ئەو فەلاحانەی کە دێنە کوێستانان بوێستا ئاسانکارێکی زۆریان بۆ بکرێت بۆ ئەوەی کەوا داهاتووی وڵات و هەروەها بۆ ئەوەی کەوا بەرهەمی خۆماڵی زیاد بێت. بەداخەوە لە جاتی ئەوەی کەوا ئاسانکاری بکرێت ڕێگای باش تەرخان بکرێەوە یارمەتیان بدرێت دێن لایانی کەم ڕێگاکەیان بۆ باش بکەن بۆ ئەوەی کەوا لە حداسەکانی هاتچۆ چونکە ساڵانە لێرە خەڵک بە ڕووداوی هاتچۆ دەمرێت. ئەوەی ئێستا هاتوونێتە ئەم منتیقەی پرژێ و بۆ ناو بەفر و بۆ شوێنێکی سیاحی و شوێنێکی فێنکووانە خۆشە بەڵام بەداخەوە ڕێگەبانەکەی زۆر ناخۆشە ڕێگەبانەکەی زۆر خراپە یعنی بۆ هەنە سیارەی بچوو گەر نابێت ئەو کەسانێکی نێرە پێویستە سیاری گەوریانە بێت جا داواکارین لە حکوومەت بەڕاستی شتێکی بۆ بکات ئیشێک بۆ ئەو ڕێگەبانە بکات و چاکی کات چونکە ئەگەر ڕێگەبانەکە باش نەبێت بەڕاستی خەڵک ناوێرێ بێت و بۆ کردی کەشت و گوزاریش باش نییە ئەگەر چاکی کات کردی کەشت و گوزار لێرە ئەبوژێتەوە زیاتر ینی بۆ دارایی و بۆ ئابووری هەرێمی کوردستان جگەلەوەی کە شوێنێکی گەشتیاری شوێنێکی فێنکە لە هاوینانە و خەڵک سەردانێکە و تەمان لە زستانانیشە چونکە خەڵگیە بۆ ناو بەفر و بۆ گەشت و گوزار و بۆ ئێستاوای لە هاتووە هەرێمی کوردستان خەڵک لە زستانی زیاتر دەرەچێت و لە هاوینیش ئەو شوێنێکی فێنەکە و منتیقەیەکی کشتتوکاڵیە منتیقێکی ئاژەڵداریە خەڵکەکە پێویستی بەوەی هاتو چۆکە هەنێک دێهاتو ئۆشتانەی لەسرە بەڕاستی پێویستیان بە هاتو چۆکردن ینی سیارەی گەورە نەبێت لە منتیقا لە هاوینیشا دەرناچێت جاچکە لە زستان.